خوای گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزە باسی منافق و ئیماندار دەکات. ئیماندار کە شتێکی بیست جێبەجێ دەکات، ئەمە حەڵاڵە جێبەجێیەکە، ئەوە حەرامە خۆی لێپارێزێ. بەس پەنا بەخوا ئینسانی منافق خوای گەورە دەفەرمێ هەرچەندێ ئایەت و حەدیثی بە باسکەی خراپترە بێ، ئەوە سیفەت ئینسانی منافقە، لەوێەوە ئەڕۆ لێو دەرەچێ. جابە ئێمە ئیماندار بین، نەک منافق، پەنا بەخوای گەورە. ئەو خاڵەی کە ئەمڕۆ دەمەوێ باسی کەم بۆ هەموو کاسبکارێکە، ئەوەی کە کەسابەت دەکات، ئیشەکات، بۆ هەموو کەسێکە کە حەق و مافی خەڵکی خواردووە، دەسەڵاتدارە بێدەسەڵاتە، دەوڵەمەنە فەقیرە، نوێژخوێنە نوێژخوێن نییە، هەر کەسێکە ئەوەی کە حەقی خەڵکی خواردووە. با بچینە خزمەت فەرموودەکانی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، بزان چیمان پێ دەڵێن دەربارەی ئەو کەسانەی کە شتی خەڵکی و ماف و حەقی خەڵکی ماڵی خەڵکی دەخۆن. ئەو کەسێک کە ماڵی خەڵکت خواردووە بە سوێنی درۆ، سوێنێکت خواردووە وتە فڵان کەسم خەڵەتان بە سوێنێک. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێک ماڵی مسلمانێک بۆ خۆی ببچڕێنێ بە سوێنێکی درۆ، حەقێک و مافێک و ماڵێک شتێکی خەڵکی بۆ خۆی داگیر بکات بە سوێنێکی درۆ، خوای گەورە دوو سزای قورسی ئەدا. ئەو کەسەی ماڵی برازا و خوشکەزاکانت خواردووە، عەرزەکانی دەرەوە و دێهاتەکانت داگیر کردووە، ئەو کەسەی کە بە دزی و بە سوێنی درۆ لە ناو شارە زەوی داگیر کردووە، گوێ بگرە سزاکەت چییە ئەگەر نەیگەڕێنەوە خاوەنەکەی. ئەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئیتر ئیبلیس چی بە تۆ ئەڵێ ئەو نایخوات، فقط ئەوجەب الله له النار. یەکەم خوای گەورە چوونە جەهەنەمی بۆ واجب دەکات، واتە خوا واجبی کردووە بیخاتە ناو ئاگرەوە. وحرم عليه الجنة، بەهەشتیشی لەسەر حرام دەکات، قوڕ بەسەر ئەو کەسە بۆ بووکوزاوە، ئەمە شمولی دەکات، قوڕی بەسەر خۆی داکردووە، زەوی داگیر کردووە، مافی خەڵکت داگیر کردووە، خواردووتە بیگەڕێنەوە. یەکێ لە سەحابەکان فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمەی کە تۆ باسی دەکەی، هەر کەسێک بە سوێنێک شتێک داگیر بکات ئەگەر کەمیش بێ، فەرمووی وئین کانە سیواکەن وئین قەضیبا من ئەراک، ئەگەر یەک سیواکێک بێ، سیواکێک ئێستا بای 1000 دینارە، کەواتە هەر کەسێک بای 1000 دینار بایس پارەی سیواکێک لەوانە هەش بە 500 دینار بێ، مڵکی خەڵکی داگیر بکە، یعنی ئەوەی کە تۆ داگیرت کردووە، ئەوەی کە تۆ بردووتە بۆ خۆت، ئەوەی کە غەسپت کردووە لە کەسێک بای پارەی سیواکێکە، واتە بای 1000 دینارە، با بڵین زیاتر کەمتر. خوای گەورە چوونە جەهەنەمت بۆ واجب دەکا، لە بەهەشتیش مەحرومت دەکا. وحرم الله عليه الجنة، خوا حرامێکە بیخاتە بەهەشت. جا دوای ئەمە قوڕ بەسەر ئەو کەسەی بەم شێوەیە بمرێ. وەڵڵاهی هەزارەها کەس هەیە و ملیۆنەها کەس هەیە مردووە، ئێستا ئەم سزای خوا بەسەریانەوەیە. لەخوا بترسە، ماڵی خەڵک مەخۆ. ئەگە سیواکێکت خواردووە، پارەی سیواکێک ئەگە 1000 دینارت لە کەسێک داگیر کردووە بە سوێنی درۆ خواردووتە، شایەتی ناحەقت داوە، دڵنیا بە خوا ناتخاتە بەهەشتە و لە جەهەنەما نقمت دەکات. حەق و مافی خەڵک بگەڕێنەوە تا زیندوی. باوکت زاڵم بۆ تۆ زاڵم مەبە، مافەکان بگەڕێنەوە بۆ پورەکانت، بۆ ئامۆزا و پورزا و خاڵۆسەکانت، تۆ وەکو زاڵم مەبە، ئەو قوڕکراوە بەسەریان ناو قەبردا، تۆش هەمان سزا بۆ خۆت دروست مەکە. مەڵێ باوکم تازە تەوزیعی کردووە، باپیرم تەوزیعی کردووە، باپیرە زاڵم بوو، باوکت زاڵم بوو، تۆ زاڵم مەبە، خوا فێڵی لێ ناکری. ئەگینە ئەوەی کە باوکت داگیری کردووە، هی براو برازا و خوشکەزاکانی تۆش ئەمڕۆ دەیکێڵیت و بەکاری دەهێنی بۆ خۆت، وەڵڵاهی هەمان عقوبەی باوکە شمول دەکات. هەر کەسێک لە ئێمە پرسیاتان لێ بکەم، لە هەر کەسێک لە ئێوە پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتا بگەنە خزمەتی خوای گەورە
خوای گەورە لێتان تووڕە بێ لێتان پێتان خۆشە خوای گەورە لە ڕۆژی قیامەتا پشتان تێکا هەمووتان دەڵێن نەخێر دەی ئەوەی کە دەڵێن نەخێر با حەدیسەکە بزانێت چ باسی چی دەکات لە حەدیسێکی صحیحی بخاری مسلیم دەهاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سوێنێک بخوات من حلف على يمين صبر وهو فيها فاجر هەر کەسێک سوێنێکی درۆ بخوات سوێنێک بخوات بۆ ئەوەی مافی کەسێک داگیر کات بۆ ئەوەی پارەی خەڵکێک بخوا بۆ ئەوەی زەوی خەڵکێک بخوا بۆ ئەوەی حەقی خەڵکێک بخوا بۆ ئەوەی سوێنێکی درۆ ئەخوا بۆی کەسێک لە خۆڕایی سجن بکرێ کابرا تاوانی نییە دوو شایەتی بۆ دێن بە پارە و بە درۆ دەی وەرە شایەتی لەسەر فڵان کەس بدە فڵان کەسی کوشتووە یا فڵان کەسی ئەوەی دزی کردووە ئەوەی کردووەی کردووە ئەو کەسانە سزاکەیان چییە بێگومان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لقي الله يوم القيامة وهو عليه غضبان ئەگاتە خزمەتی خوا بەڵام خوا لێی تووڕێ چونکە درۆی کرد پیاوێکی داماوی کردە سجنەوە بە سوێنی درۆ چونکە درۆی کرد زەوی خەڵکی داگیر کرد پارەی خەڵکی داگیر کرد مافی خەڵکی داگیر کرد خوا لێی تووڕێ و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک لە حەدیث صحیح تەرغیبە هەر کەسێک ماڵی کەسێک بە زوڵم بە سوێنی درۆ داگیر بکات ئەگەر کەمێکیش بێ لەیەلقەیەن الله وهو عنه معرض ئەگاتە خزمەتی خوای گەورە پشتی تێکات ئەی خوا پشتی تێکا و لێ تووڕە بێ کێ دیفاع لێ بکە کێ دیفاع لێکە بووکو زاواکەی کە پارە و پولت بۆ جێهێڵاوە کوڕ و کچەکەی کە پارە و پولت بۆ جێهێڵاوە ماڵی حرامت بۆ جێهێڵاوە هۆ دیفاع لێکە حاشا جا هەر کەسێک لە ئێوەوەی کە دوایی گوێ لێ ئەبێ ئەگەر زەوی خەڵتان داگیر کردووە لە دەرەوە و لە ناوەوەی شار لە گوندەکەی خۆتان لە هەر شوێنێک بیگەڕێنەوە بۆ لای خاوەنەکەی مەڵێ باو باپیرم وای کرد باو باپیرت باجەکەیان داوە تۆش باجەکەی بانەدەی خوا لەو کەسانە تووڕەیە مافی خەڵک هەر مافێک بێ لە مافەکان داگیری کەن کەواتە ئاگاداری خۆت بە خوا لێ تووڕە ئەبێ و پشتیشی تێکا واتە ئەتخاتە ناو ئاگری دۆزەخە کەسیش نییە دیفاعت لێ بکات چونکە زوڵمت کردو مافی خەڵکت خواردووە ئاگادار بە مەڵێ کابرا نوێژنەکەرە کابرا وایە و کابرا وا زوڵمی لێت کردووە کابرا ناکرێت تۆ بچی ماڵەکەی بخۆی ناکرێت کابرا بۆ کەسێکی لێمدا بچم دزی لێ بکەم شتی وا بێ ناکرێت کابرا بۆ کەسێکی لێمدا بچم ماڵەکەی داگیر کەم و زەویەکەی داگیر کەم و پارەکەی بخۆم عزر بۆ خۆت مەهێنەوە خۆت ڕزگارکە لەم تاوانە گەورەیە والله هەزارەها و ملیۆنەها کەسەی ئەم حەدیسانە شمولی دەکات خوش غەفور و ڕەحیمە بە پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەمەیان پێ بڵێ بەو زاڵمانەی کە داگیر کردن جا قڕ بەسەر ئەوانەی کە مافی ملیۆنەها کەسیان لایە خواردویانە ئەوانە ڕۆشنایی لە قیامەتیانە نییە مافی خەڵکە خۆن موچەی خەڵکە خۆن پارەی خەڵکە خۆن زەوی خەڵکە خۆن ئەوانە دەستیان لێ بشۆرە دەستیان لێ بشۆرە ئەوانم لەگەڵ ێوا قسەکە ئەوانە دەستیان لێ بشۆرە ئەوانە خێریان تیانە ماوە ئەی ئەو کەسێک کە مافی خەڵکت خواردووە زەوی خەڵکت داگیر کردووە بە سوێن و زوڵم والله ئەمە سەرنجامی قیامەتی تۆیە لە دوای مردنت سەرنجامی باو باپیری ئێوەشە ئەگەر بەم شێوەیە مردبێ چونکە خوا لە حەقی خەڵک خۆش نابێ حەج بکەی عومرە بکەی هەموو ڕۆژێ 1 ملیۆنە جار زیکری خوا بکەی خوا لە دینارێکی هیچ کەسێ خۆش نابێ ئەوە عەدالەتی خوای گەورەیە خوایەک ئەوەنە بەدەسەڵاتە ئەوەندە میهرەبان و بەڕەحمە تەداخولی ئیشی تۆ ناکات 1000 دینارە لای منە خوای گەورە لەو 1000 خۆش نابێت تەواو هەتا خاوەنەکەی لێی خۆش نابێت ئەوە عەدالەتی خوایە ئەوە ڕەحمی خوایە لە حەدیثێکی صحیحدا خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە صحیح تەرغیبایە هەر کەسێک من اقتطع مال أخيه بيمين فاجرة واتە كاذبة هەر کەسێک ماڵی برایەکی خوشکێکی خوشکەزایەکی برازایەکی دراوسەیەکی خزمێکی بێگانەیەک ئاگادار بە سوێنێکی درۆ داگیری بکە و
بۆ خۆی بی بچڕێنێ ئەڵێ بەخوای گەورە 5,000 پێدا و 2,000 پێداوە ئەوە سوێنەکە دەگرێتەوە ئەدگرێتەوە چونکە ماڵێکت بچڕی بە سوێنی درۆ بەخوا ئەوەنە گەڵام پێداوە ڕاستیش ناکە کەواتە بچڕاندنی پارەیەک بە سوێنێکی درۆیتر پارەکە 1,000 دینارە 2-5 دەفتەرە چی هەر شتێکە گرنگ ئەوەیە پارچەیە لەو ماڵە بۆ خۆت ببچڕێنی لە کەسێک کەسابەتەکەی کابرا خەڵەتێنی سوێنێکە خۆی ئەڵێ بەخوای گەورە 5,000 پێداوە لەو لاسێکی بە 2,000-3,000 یخت کام ناڕاستەکەن ئاخر ئەمە بچڕاندنی ماڵی خەڵکە بۆ خۆت بە سوێنی درۆ 5 پێدەنە دە 2 پێداوە بۆڵی 5 پێداوە ئەگەر 5 ڕۆبعەکەمت پێدابێ نابێ ئینسان بڵێ 5 پێداوە ئەوی بڵێ بە مەسروفە چۆتە 5,000 بۆ نمونە لەسەر ئەگەر ڕۆبعی چوو بێتە سەری نابێ بڵێ 5 پێداوە 5 پێ نەداوە ڕۆبعەکەمت پێداوە کەواتە ئاگادار بە هەر کەسێک بە سوێنێکی درۆ ماڵی مسلمانێک بۆ خۆی ببچڕێنێ بۆی کە بەرامبەرەکەی قەنەعەتی پێ بکە و پارەکەی لێ بسێن و بیخەڵەتێنێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم فليتبوأ مقعده من النار با جێگای خۆی لە جەهەنەما خۆشکە پیرۆزی بێت ماڵی خەڵکی بە سوێنی درۆ داگیر کردو بە سوێنی درۆ پارە پەیاکات کەواتە دوای ئەمەش کە ئەمەد ئەبیسی با جێگەی خۆی لە جەهەنەما خۆشکە یا سوێنێکت خواردووە من حلف على يمين مصبورة كاذبة سوێنێکت خواردووە بۆ ئەوەی کەسێک بکرێتە سجنەوە بۆ ئەوەی کەسێک مافێکی بخورێ ئەگەر ئەمانەت کردووە جێگای خۆت لە جەهەنەما خۆشکە چونکە خوا قەت لە حەقی خەڵک خۆش نابێت کەواتە ئاگادار بە جا ئەوەی کە خەڵک مافی هەزارەها ملیۆنەها خەڵکی داگیر کردووە ئەوە وازی لێ بێنە دەستی لێ بشۆرە من لەگەڵ تۆمە کە تۆ نوێژ خوێنی تۆ ئەهلی مزگەوتی جا کێ پێی خۆشە پێی بوترێ لەلایەنی بەڕەحمترین مرۆڤەکە پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم پێی بوترێ جێگای خۆت لە جەهەنەما خۆشکە ئەگەر بە سوێنێکی درۆ پارێک لە مسلمانێک بسێنیت بیخەڵەتێنی ئاگادار بە چەندێکت پێداوە ڕاستی بڵێ یا هەر سعری پێ مەڵێ کاکە مەڵێوە پێداوە بۆ نەدەی فرۆشم و تەواو یعنی ناکرێت تۆ شتێکت بە 10,000 کڕیوە کابراڵێ بە 11 بەخوا زەرەرەکە بە 15 بەخوا زەرەرەکە بۆ زەرەرەکە کاکە بڵێ نایدەم نایفرۆشم بۆ پارەی بەڵام پێویست ناکە ئەگەر زەرەر ناکا بڵێ زەرەرەکە بێتە درۆ ماڵی خەڵک مەبچڕێنە بۆ خۆت هەمومان ئەوە خەڵەتێنراوین هەمومان خەڵەتێنراوی بە سوێنی درۆ وەڵڵاهی خاوەنی ئەو درۆیە ئەبێ لە جەهەنەما جێگا بە خۆی خۆشکەت کەواتە با بە خۆماندا بچینەوە یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی خوایان لە پارە و کەسابەتی حرام بە دوورمان کە یا ڕەب العالەمین ئاخرمان بەخێر بگێڕی ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه والله هەر کەسێک سوێنێکی درۆ بخوات ئەو سوێنەی کە خواردوێتی بە درۆ ڕازگۆ نییە تێیدا والله هەر ئاوا بە بەلاش ناڕات والله هەر ئاوا بە بەلاش کۆتایی پێ نایە و من لە بیرم کرد و منت خەڵەتان و منیش تۆم خەڵەتان و تەواو نە هەمووی نووسراوە ڕۆژێک دێت لە یەکەم دەقەی مردنتەوە باجی هەمووی ئەدێ لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ماڵی مسلمانێک بە سوێنێکی درۆ داگیر بکات بی بچڕێنێ بۆ خۆی واتە شتێک لە کابرایەکە بچڕێنی شتێکی لێ ئەسێنی بە سوێنی درۆ بەخوا ئەوەنەم پێداوە ئەوەنەت پێ نەداوە بەخوا هی منە هی تۆ نییە هەر سوێنەکە گرنگ ئەوەیە شتێک بەهۆی سوێنەکەەوە لە کابرای بسێنی تر هەر چەندێک بێ گەورە بێ بچووک بێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم أو سوێنە درۆیە دەبێتە نقطەیەکی ڕەش حتا ڕۆژی قیامەت حتا دەمرێەوە هەتا قیامەتیش ئەو نقطە ڕەشە لەسەر دڵیدا ناچێ چەند کەس ئیسە بە هەزارەها ملیۆنەها کەسەیە نقطەی ڕەش لەسەر دڵی دروست بووە کە نیشانەی بەدبەختیە ئەو نقطەیە دەفەرمێ لا يغيرها شيء إلى يوم القيامة ئەو نقطەیە قەت کۆتایی پێ نایە لەسەر دڵی ئینسان دروستە بێت
بۆیە لە صحیح تەرغیبا فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من ئەکبەر الکەبائر اليمین الغەموس، یەکێک لە تاوانە زۆر زۆر گەورەکان کە ئینسان بە هیلاکەدا کە ئینسان سوێنی درۆ بخوات بۆی کە ماڵی خەڵکێک بۆ خۆی ببچڕێنێ، بۆی کەسێ بکا بە قوڕە، بۆی فێڵ لە کەسێ بکا کەسێ بخەڵەتێنێ بە سوێنێکی درۆ، چونکە کە تۆ سوێنت خوا بەرامبەرەکەت شلە بێ، بەرامبەرەکەت قەناعەتەکەتەوە. ئەگە تۆ لەو مەسەلەدا ڕازگۆ نەبی، نقطەی ڕەش لەسەر دڵە دروستە بێ و تاوانێکی زۆر گەورەت کردووە، حتا ئازانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه و سلم حەدیث صحیح تەرغیبەکە، ئەفەرمێ والذی نەفسی بیەدیه، جوان گوێ بگرن، ئەمانە شتێکی ئەوە ئاسایی نییە. ئەو نقطە ڕەشە کە لەسەر دڵە دروستە بێ لە قیامەتە حساباتی لەگەڵا کرێ، حساباتی جیاوازی لەگەڵا کرێ. سوێن بەو خوایەکێک گیانی منی بەدەستە، سوێن بەخوا، پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لا يحلف رجل على مثل جناح بعوضة إلا كانت نكتة في قلبه إلى يوم القيامة. الله أكبر. سوێن بەخوا ئەگەر کەسێک لەسەر باڵی مێشولەیەک، مێشولە ئەخر مێشولە چەند باڵێکی هەیە، لەسەر یەک باڵێکی مێشولە نەک مێش، سوێن بەخوا ئەگەر سوێن لەسەر شتێ بخۆی بەقەت باڵی مێشولەیەک نرخی هەبێ و قیمەتی هەبێ، نقطەیە ڕەش لەسەر دڵ دروست ئەکا هەتا ڕۆژی قیامەت هەردەمێنێت. لە ڕۆژی قیامەتە محاسبە شتەکری ئەمە فڵان کەس نقطەی ڕەش لەسەر دڵێتی مافی خەڵکی خواردووە، سوێنی درۆی خواردەوە مافی خەڵکی خواردووە. کەواتە ئاگادار بە ماڵی مسلمانێ ببچڕێنی، مسلمانێ بخەڵەتێنی بە سوێنی درۆ، ئەگەر ئەو شتێک کە سوێنت خواردۆ لەسەری بۆ خۆتی بەری، ئەگەر بەقەت باڵی مێشولەیەک بێ، یەک باڵێکی، نقطە ڕەشەکە لەسەر دڵ دروستە بێ و لە قیامەتیش باجی ئەو نقطە ڕەشەتی، ئەو خاڵە ڕەشەتی. تەماشاکەن چەندێک خەتەرە، ئەمە زۆر ترسناکە. بەقەت باڵی مێشولەی مافی خەڵک بخۆم، لە قیامەت محاسبە دەکرێم لەسەری، هەی خاک بەسەر ئەوەی مافی ملیۆنەها و ملیارە خەڵکی خواردووە. ئەوە قیامەتی هەر ڕۆشناییتیانێ، تاریک وەکو قیری ڕەشوایە. بەخوای گەورە کاتێ زاڵمەکان دەبینم پێ دەکەنن بەزەیم پیان نادێتەوە، بەخواوانە داماون، بەخوا زۆر داماون، بەخوا گوناحن، بەخوا بەدبەختن، بەخوا دۆڕاون، بەخوا ڕووناکی لە دڵ و لە دەروون و لە قیامەتیانە نەماوە، قڕ بەسەریان، قڕ بەسەر ئەوانش کە دیفاع لەو زاڵمانە دەکەن. کەواتە ئاگادار بە ئەگەر بەقەت باڵی مێشولەیە ماڵی خەڵک بۆ خۆت بە سوێن بخۆی، داگیریکەی ئیتر لە کەسابەتا بێ، لە شتی ترا بێ، بەخوا لە ڕۆژی قیامەتە باجەکەی دەی تاوانێکی زۆر گەورەت کردو. ئەکبەری کەبائیر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، یەکێکە لە تاوانە زۆر گەورەکان بەقەت باڵی مێشولە ئەگەر 1000 دینار و 500 دینار و 2000 و 10000 و 50000 بێ، ئەو وازی لێ بێنێ، تاوانەکەی هەر زۆر گەورەیە. کەواتە جوان گوێ بگرین، ئەی ئەوانەی کەسابەتەکەن لە هەر شوێنێک کەسابەتەکەن، جوان گوێ بگرن. ئەی ئەو کەسانەی کە بازرگانی دەکەن، دوکانتان هەیە، کەسابەتی تر دەکەن، لە مەعرەزن، لە مەیانن، لە بازاڕن، لە مارکێتن، لە هەر شوێنێکن، کۆمەڵێک سزای زۆر قورسەیە. 4 سزای قورس بۆ کێ؟ یەکەم، پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لحديثك صحيح بخاري ومسلم وصحيح ترغيب وانا هاتو كمال الروايات كويانم كردو توا خوشويسكي خوا فرميه صلى الله عليه وسلم للروشي قيامته كمال كسيك هي كان تعقمك نسيت تعقم زياتريش ام يك تعقمك باسك ام كسانا خواي جوره بالرحمه قسانا قلاناك بالرحمه وقسان لقلاناك واتليان توريو بغضب وقسان لقلاك يكم خوا بالرحمه وقسان لقلاناك دوام بچاوي الرحمه تماشايناك بچاوي توريو سزاو تولو تماشايناكات سيم خواي جوره لغناه تاوان باكياناكات وليان خوش نابي چوارم ولهم عذاب أليم سزایەکی بە ئێش و ئازاریشی بەیاندانا خوای گەورە ئای یەکێ سەحابەکان فەرمی ئەی خەسارەتمەند بێ ئەم کەسە کێیە ئەم دۆڕاوە کێیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان باس کە کەسێ خوا قسەی لەگەڵا نەکا بە ڕەحمەت بە چاوی ڕەحمەت تەماشای نەکا لە گوناه و تاوانی خۆش نەبێ ئێش و ئازاری بدا بە عەزابێکی سەخت سزایەکی قورس و گرانی بۆ دابنێ ئەو خەسارەتمەندە کێیە بۆمان دەستنیشان کە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کێیە
فەرمووی پیاوێک شتێکە فڕۆشی ئەڵێ ئەم شتە بەخوا ئەوەندەم پێداوە، بەخوا بە ئەوەندە کڕیمە، بەڵام لە ڕاستیە ئەوەندەی پێ نەداوە. دەفەرمێ فەصەدەقەه، کابرای بەرامبەر باوەڕی پێکات، چونکە ئەڵێ بەخوا ئەوەندەم پێداوە بەڵام ئەوەندەشی پێ نەداوە. ئەو کاتە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم کابرای بەرامبەر ئەخەڵەتێنێ بە سوێنێکی درۆ، ئەی خەڵەتێنێ ئەڵێ بەخوا ئەوەندەم پێداوە بەڵام ئەفەرمێ فەئەخەذەها وهو على غير ذلك، بەڵام لە ڕاستی ئەوەندەی پێ نەداوە. یعنی سێ کە تۆ لەوانەیە بەهۆی 250 دینار حەدیسە شمولت کە بەهۆی 1000 دینارەوە بەهۆی 5000 زیاتر کەمتر، بەخوا ئەوەندەم پێداوە بەڵام ئەوەندەشی پێ نەداوە. کەواتە ئەگەر جارێ ئەم شتت کردووە مافەکە بگەڕێنەوە بۆ خەڵکی، ئەگەر دەیەها و سەدەها جار ئەم شتت کردووە قڕ بەسەرت، خوا بە چاوی ڕەحمەتە ماشان ناکە، بە ڕەحم و میهرەبانی خۆی قسە لەگەڵا ناکە، لە گوناه و تاوانیشت خۆش نابێ و عەزابێکی بە ئێش و ئازاریشی بۆ داناوە، چونکە وتوتە وەڵڵاهی ئەوەندەم پێداوە لە کاتێکا وەڵڵاهی ڕازگۆش نیت. ئەمە چەند کەس ئەگرێتەوە، چەند کەس لە ئێمە شمولی ئەمە دەکات تەنها لەبەرەوەی کابرا بخەڵەتێنێ بەس بۆی شتێ پارەی دەستکەوێ بۆ بووک و زاواک و کوڕکچەکانی تەماشاکە سوێنێکە خوا سوێنەکەی ڕاست نییە. کەواتە ئاگادار بە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی کە کەسابەتەکەی ئیشە شتەکانی دەفرۆشێ، کاڵاکەی دەفرۆشێ بە سوێنی درۆ، یا دەڵێ کابرا ئەڵێ شتەکانمان بە سعری جوملە درۆشەکە حاشاسی، سعری جوملە هەر نییە. جوملە زانی یعنی چی؟ ئەخە جوملە ئەوەیە کە چۆنت کڕیاوە بیفرۆشیتەوە، یەخت ناکرێ تۆ ئەڵێ بە سعری جوملەیە بەڵام جوملەش نییە، ئەوە درۆیە، ئەوە خەڵەتاندنەوە و حەدیسەکە شمولێکات. بەخوا ئەوەندەم پێداوە ئەوەندەشی پێ نەداوە، بەس تەنها سوێنە خوا بۆچی؟ بۆی کەسابەتەکەی بە حساب باشتر بێ و پارەی زیاتر پێیا بکە، بەڵام نازانێ خوا لێی تووڕە ئەبێ و عەزاب و ئێش و ئازاری قورسیەدا لە قیامەتە. کەواتە ئاگاداری خۆت بە. لە کۆتاییدا دەڵێم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە ئیمامی ئەبوو سەعیدی خودری، ئەمە خاڵێکە زۆر گرنگە ئاگاداری بین. ئیمامی ئەبوو سەعیدی خودری سەحابەی ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ پیاوێکی لادێی و دەشتەکی بەلاما تێپەڕی، مەڕێکی پێبوو مەڕ، وتم ئەو مەڕەم بەرێ بە 3 دەرهەم، پێم بفرۆشە بە 3 دەرهەم. وتی وەڵڵاهی بە 3 دەرهەم نایفرۆشم. ئەها جوان گوێ بگرن، بەخوا ئەو مەڕە ئەو حیوانە بەوە نەبارە نافرۆشم، بەخوا ئەو سیارە بەوە نافرۆشم، بەخوا ئەم شتە بەوە نافرۆشم، بەڵام دەفەرمێت تەماشام کرد بە 3 دەرهەمەکە فرۆشتی. وتی بەخوا بە 3 نایفرۆشم، بە 3 دەرهەم نایفرۆشم بەخوا، بەڵام دوایی فرۆشتی بە 3 دەرهەم. کەواتە سوێنەکەی خۆی شکان. ئەفەرمێ هاتم بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، بۆم باس کرد پیاوێکی دەشتەکی ئاوای کردووە، وتم مەڕەکەتم بەرێ بە 3 دەرهەم پێم بفرۆشە، وتی بەخوا بە 3 دەرهەم نایفرۆشم، بەڵام بە 3 دەرهەمەکەش فرۆشتی لە کاتێکا سوێنیشی خوارد. خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم باع آخرته بدنياه، ئەو کەسە قیامەتی خۆی فرۆش بە دنیا، قیامەتی خۆی فرۆشت. چەندێکمان قیامەتی خۆمان فرۆشت، هەروە گاڵتە نیە سوێنەکە خۆی دوو تەواو، کە سوێنت خوارد بەخوا بەوەندە نایدەم، نابی بیفرۆشی بۆ پارەی تەواو، نابی بیفرۆشی. خوای گەورە پێی خۆشە، پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خوای گەورە پێی خۆشە سوێنی پێ بخۆی، بەڵام ڕازگۆبی، ڕازگۆ. خوا پێی خۆشە سوێن بخۆی، سوێن بخۆ بەڵام ڕازگۆ بە. کە درۆت کرد پەنا بخوا ئەم حەدیسانە کە باسم هەموو شمولتەکە، چەند هێشتیش هەیە باسم نەکردوشت. کەواتە لە کۆتاییدا دەڵێم با بە خۆماندا بچیتەوە، بۆ کوڕ، بۆ کچ، بۆ بووک و زاوا و بۆ خێزان قەبر و قیامەتی خۆ تاریک مەکە. بەخوای گەورە 1000 دینار بخۆی، خوا مەحرومت دەکات لە بەهەشت، زڵم لە خەڵکی بکەی. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئەوەی سیواکێ بخوا، سیواکێ داگیر کا بۆ خۆی بە سوێنی درۆست، یەک سیواکێک ئیلا خوای گەورە جەهەنەمی بۆ واجب بکات و لە بەهەشتیش مەحرومی دەکات. تەواو حەدیثێکی صحیح مسلم ناتوانێت ئینکاری تیا بکەی. کەواتە ئاگاداری خۆت بە، مافی خەڵکت لایە بیگەڕێنەوە، مەی خۆ بیگەڕێنەوە، حەقت بەسەر بەوە باپێتەوە نەبێ، زاڵم بوو نەتۆ زاڵم مەبە، ئەوان قیامەتی خۆیان تاریکە تۆ تاریکی مەکە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات
یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوایە لە پارەی حرام و لە سوێنی درۆ بە دوورمان کە یا ڕەب العالەمین خوایان ئاخرمان بەخێر بگەڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی وڵاتمان لا شر و ئاژاوە بە دوورکە یا ڕەب العالەمین خوایان ئەوانەی باشن لەگەڵ میلەت و گەلدا یا ڕەبی خوایە سەرکەوتویان کەی ئەوانەی خراپ و زاڵەمن خوایە بە گەورەی خۆت لە ناویان بەری خوایان پشتی جوولەکەش بشکێنی یا ڕەب العالەمین خوایان براکان و خوشکەکانمان لە غەزە و لە هەموو شوێنە سەرکەوتوکەی یا ڕەبی خوایە وڵاتە زەلیێزەکان ڕوڕەشی دنیا و قیامەت بکەی یا ڕەب العالەمین خوایان جوولەکە زەلیل بکەی خۆیان زەلیلن زەلیلتریان کە یا ڕەب العالەمین خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.